هەمکۆ لە گۆڕستانەوە بەرەو ناوبانجی بە ئیمپراتۆری کۆمیدیای کوردی ناسراوە. بۆچی هەندێک ئەم نازناوەیان بە شایستەی نازانن؟ ئایا ئەم کەسانە بەخیلن یان هۆکاری ترەیە؟ ئایا هەمکۆ هەر بەڕاستی پاراستنە؟ ئەو کاتانەی هەمکۆ کاری کۆمیدیای دەکرد و ڕقنەی دەگرت کەس گوێری ئەو شتانەی نەبوو بیکە؟ ئایا هەمکۆ کۆمیدیای ستاند ئاپە یاخود ئەکتەرە؟ تاوکو ئێستا چەند جار هاوسەرگیری کردو و چۆتە نێو قەفەزی زێڕینەوە. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەیری ڤیدیۆکەمان بکەی، لایک و کۆمنت و شێرت بین نەچێ، وارووا سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی. وارووا سناپچاتەکەشمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی و وارووا دەتوانێت لە ڕێگای سناپچاتەکەشمانەوە ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەی. هونەرمەندی کۆمیدیای کورد هەمکۆ هەمومان بە قسە خۆشەکانی کەوتونیێتە پێکەنین و دڵمانی خۆش کردیە. ئەو هونەرمەندە تاوەکو ئێستا هەموو کات ڕخنەکانی لە ناهامەتی کورد گرتووە و وەروها لە سیاسەت و لە مۆدێل و لە چەندین کەسایەتی جیاواز کە لەگەڵ کۆمەڵگا نەگونجێن یاخود زیان بە کۆمەڵگا بگەێنن. هەمکۆ ناوی ڕاستەقینەیە مەحەممەد جۆرجە، وەروها لە ئێستادا تەمەنی نزیکەی 50 ساڵە. مەحەممەد جۆرج ئەو گەنجە بوو لە پڕدا هاتە ناو کاری کۆمیدیا بەبێەوەی هیچ هەست بەخۆی بکاکە کەسێکی کۆمیدیا کە لە زۆربەی چاوپێکۆتنەکانەوە دەڵێ من لە گۆڕستانەکانەوە بەرەو ناوبانجی چۆن لە گۆڕستانەوە. هەمکۆ باوکی کەسێکی ئاینی مەسیحی بوو و ئاینەکەی خۆی گۆڕیوە خۆی کردو بە ئیسلام و خێزانەکەی ڕەتیان کردوتەوە و حاشایان لێ کردووە. ناچار باوکی هەمکۆ لە ماڵەوە دەردەچێتن و وە ژیانێکی نوێ هەڵدەبژێریتن. وەروەها ئەمکۆ باز لەوە دەکاتن کە ئەو تەمەنی 3 ساڵان بووە و خوشکەکەشی تەمەنی 6 مانگان بووە دایکیان لە دەست داوە. ئەو باز لەوە دەکاتن تاوکو ئێستا وێنە و قەبری دایکم نەبینیوە. وەروەها هەموو کاتێکیش باز لەوە دەکا هەر کەسێک کە غەدرم لێ دەکا وا هەز دەکەم بێدایکیە لەبەرەوەی ناز و خۆشەویستی دایکم نەبینیوە. وەروە ئەمکۆ باز لەوە دەکاتن من لە تەیراوە لە نانەوەخانە ئیشم دەکرد و شەلام بوو. بۆ ڕۆژێکیان هاوڕێی کنداوم لێ دەکات کە بچینە چایەخانەی مەسکۆ کە لە ئێستاژە چایەخانەی مەسکۆ هەر کراوە مایە هەمومان دەزانین چۆن دەرێکەیە. دەڵێ سوتفە دانیشت بووم نانی خۆم دەخوارد. سوتفە هەرەکەیەکی کۆمێدین کرد و واروەها بە دەرهێنەرێکی عەرەبیش لێ ئامادە بوو بە ناوی مەهدی زوبێدی. وەروەها دەڵێ منی زۆر بەدڵ بوو ڕاستەخۆ پێوتم بەیانی سعات دەوەرە دەست بە کاری کۆمیدیا دەکەم و هەمکۆ مەگاتەوە باز لەوە دەکاتن کە من چوومەوە لای وەسای نانەوەخانەکەەوە پێم وت لە مەودوع هەمکۆ کەسێکی کۆمیدیە و بەشداری دەکەم لە فلیمەکان. وەروها دواتر ڕاستەوخۆ بەشداریم لە چەند کورتە ڤیدیۆیەک کرد و دەژڵەیەکەمی کەس بووم من دوای ئینتیڤازە وەکو کاری کۆمیدی و ڕخنەگری دەرکەوتم لەسەر تیڤیەکان. وەروە هەمکۆ تاوەکو ئێستا چەندین جار کەوتوتە بەر هەڕەشەی ڕەخنە و وەڕەخنەشی لە چەندین کەس کردووە. هەمکۆ وا باز لە کۆمیدیای خۆی دەکاتن دەڵێتن کۆمیدیای من ئێش و ئازاری خەڵکە، ڕۆژانەی خەڵکە، خاڵە لاوازەکانی حکوومەتە. هەموو کۆمۆدیایەکانی من پەیامی لە پشتە. کۆمیدیایەکانی من ڕاستە تەنها پێکەنین نییە بەڵام تراژیدیایەکە لە پاڵەوە بە پێکەنین شتەکان شی دەکەمەوە و من کەسێکی کۆمیدیمە خۆم بە کۆمیدی دەزانم و خەڵکێکی زۆر ڕقنەی ئەوەی لێ دەگرن تۆ تەنها کۆمیدی ستاند ئەپی و هەم کۆش دەڵێ نەخێر من کۆمیدی ستاند ئەپ نیمەوەوەر من ئەکتەرم. کۆمیدی ستاند ئەپ ئەو کەسانەنە کە لەسەر ستێج ڕادەوەستن و کاری ئەکتەری دەکەن و ئەمکۆ هەمومان بینیمان یەکەمی کەس بوو دووبارە شانۆگەریەکانی کوردستانی بوژاندەوە و دووبارە خەڵکی لەگەڵ شانۆیەکان ئاش کردەوە و وای لە خەڵک کرد دووبارە بگەڕێنەوە سەر شانۆ. بەڵام لەبەرچەند هۆکارێک لە ئێستادا نەیتوانی پەرە بەو کارەی بداتن و بەردەوام بێ. بەڵام هەموو کاتێک هەمکۆ شتێکی وا دەکاتن شتەکە بۆ هەمیشەی و بۆ ڕیشەی بمینێتەوە. ئەگەر خۆشی بەردەوامی بەکارەکان نەدا ئەو کەسانی تر لە جێگا ئەو کار
لەسەر ئەو پرۆژانە دەکاتن. ئەمکۆ زۆربەی وەکو هونەرمەندێکی ئیمپراتۆری کوردی کۆمیدیان ناسوویانە و ناویشی دەهێنن، بەڵام لە پاڵ ئەوەش خەڵکانێک هەیە دەڵێن نەخێر ئەم ئیمپراتۆری کۆمیدیانی و ڕاستەو خۆ ناوی کەسایەتێکی تر دەهێنن کە دەڵێن ئەوە ئیمپراتۆری کۆمیدیایە، بەڵام هەموو خەڵک پێیان وایە هەمکۆ ئیمپراتۆری کۆمیدیایە لەبەرەوەی زۆر کاری جیاواز دەکاتن لە هەموو بوارەکانیش دەردەکەوێتن، بە تایبەتی دەڵێتن ئەو کەسانەی ئەو قسانە دەکەن واز دەکەم شارچێتی دەکەن لەبەرەوەی من مڵکی تەنها هەولێر نیمە، خۆم بە مڵکیش سلێمانی و دهۆک و هەموو کوردستان دەزانم. ڕاستە من چەندین جار ڕەخنەم لە چەندین سیاسی گرتووە، وا دەزانم گەر من ڕەخنە لەو سیاستانە بگرم و لەو حزبانە بگرم ئەوە ڕقم لەو شارەیە نەخێربەی شێوازێک گوانی و خەڵکێکی زۆریش پێیان وایە ئیمپراتۆری کۆمیدیە و لە کاری کۆمیدی زۆر سەرکەوتووە. هەمکۆ مۆدێلەکان کێشەی چێ لەگەڵ مۆدێلەکان؟ هەمکۆ هەموو کاتێک بە ئەکتەکانی یان بە قسەکانی ڕخنە لە مۆدێلەکانی کوردستان دەگرێتن، دەڵێ مۆدێلەکان تەواو کچی ژنی کوردیان تێکدایە و هەموو خەڵک وا دەزانن ئاوا خۆش دەژین، بەڵام لە پشتە ئەوە پەردەیەکی نهێنی هەیە، ئەگەر ئەو پەردەیە لادەن زۆر شتی سەیر دەبیندرێ. هەمکۆ لەبارەی ژیانی هاوسەرگیریەوە هەمکۆ تاوەکو ئێستا سێ جار ژیانی هاوژینی پێک هێناوە. دانەی یەکەم زۆر خەڵک زانیاری لەسەر نییە، بەڵام ئەوانەی دواتر یەکێکیان بەڕازیلی بوو کە کوڕێکی هەبوو لێ ناوی تۆماس بوو، وەلەو کۆتاییانەشدا خێزانێکی تری هێناوە و کە ناوی ئاشکرا نەکردەوە، بەڵام کوڕێکی لێ هەیە ناوی ڕۆڤانە و زۆر کوڕەکەی خۆش دەوێتن و هەموو کاتێک باسی دەکاتن. وامکۆ ئێستا یەکێکە لەو کەسانەی کە هەموو کاتێک ئیحتیمام بە لە شولاری دەداتنەوە هەموو ڕۆژێک وەزش دەکا و بە خەڵک دەڵێ پێویستە ئێوەش ئاگاتان لە تەندروستی خۆتان بێ و هەموو کات هەمکۆ قسەیەک دەکاتن، دەڵێتن کوردستان بۆتە جێگەی ئەوانەی هەشت و خشت و پشتیان هەبێتن دەتوانن هەموو شتێک بکەن لەو کوردستانە. ئایا تۆش پێت وایە ئەوەی هەشت و خشت و پشتی هەبێتن هەموو شتێک دەتوانێت بکە؟ بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود جیهان یاخود لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن. وەروەها لایک و کۆمنت و شێرتان لەبیر نەچێتون و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویستەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. وەروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمای بوونوێترین بابەت و هەواڵەکان لەوێەوە بزانی و بەبوو پەیوەندیکردنیش دەتوانین ڕاستەوخۆ لە ڕێگای سناپچاتەکەی کلیل میدیاوە پەیوەندیمان پێوکە ئێمەش ڕاستەخۆڵامتان دەدەینەوە هەموو کاتێک لە خزمەتی ئێوەی خۆشەویست داین و بۆ باشترینەکان لە کلیل میدیا.